لە خوێندکاری زانکۆوە بۆ ئەنجامیەتی ئەنجومەنی شارەوانیەکانی ئەڵمانیا. قەسیرەمە عەفوو بکەن ئیڕۆ بە زمانی ئەڵمانیە داخەفم ژبەر ئەوەی دەخوازم سیاسەتوانی ئەڵمان لە پەیامەمە فام بکات. Liebe Freunde, bevor ich mit dem offiziellen Teil anfange. سانجۆڵا ئەو گەنجە کوردەی کە خەونی گەورەتری بۆ داهاتووی کوردستان و ئەوروپا هەیە. کوردە و تەنها 22 ساڵیەتی، بەڵام تا ئێستا بەقەدەر تەمەنێک ئەزمون و دەستکەوتی گرنگی بەدەستهێناوە. سانجۆڵا سیمای نوێی سیاسەتە لە ئەڵمانیا و ئەو کات گەنجێکی داکۆکیکاری پرسەکانی کوردستانیشە. ئەو دانیشتووی شاری ڤیتنە، خوێندکاری ئابووری، سیاسەت و یاسایە لە زانکۆی ڤیتن هێردیکە، ئەندامی پارتی سۆسیال دیموکراتی شارەکەیەتی و لە دوایین هەڵبژاردنەکانی شارەوانی هەرێمی نۆردراین ڤێستڤاڵنی ئەڵمانیادا نەک هەر حیزبەکەی بەڵکو پارتە سیاسی ڕکابەرەکانیشی تووشی شۆکێکی گەورە کردووە، بەو جۆرەی کە هیچ کەسێک چاوەڕوانی ئەو سەرکەوتنەی سانی نەکردووە. وەک خۆی بە پایتەخت میدیای ڕاگەیاند لە هەڵبژاردننی شارەوانیەکان بربژێری حیزبی سوسیال دیموکراتی شاری ڤیتن بووە. ڕکابەرە سیاسیەکانی کەسانێکی بەناوبانگ و بەتەمەن لە حیزبەکانی دیکە بوون، لەوانە وەکو لیانە باومانی 52 ساڵان کە سەرۆکی فراکسیۆنی پارتی سەوزەکان بووە. بەڵام سان توانیویەتی بە کۆی 370 دەنگ سەرکەوتن لە هەڵبژاردنەکان بۆ خۆی و حیزبەکەی مسۆگەر بکات. سەرەتای مانگی دا ئەنجومەنی شارەوانی ڤیتن دەست بەکار دەبێت و سان هیوادارە لە بەشی ئابووریدا دەست بەکار بێت. نۆژەنکردنەوە بە دیجیتاڵیکردنی خوێندنگەکان و گەشەپێدان بە بازاڕی لۆکاڵی و خۆجێی شارەکەی لە ئایدیا و پلانەکانی سانن. بەڵام لەگەڵ سەرقاڵی و ماندووبوونی بەم پرسانەوە هێشتاش کوردستانی لەبیر نەکردووە و دەڵێت پلانم هەیە بێمەوە بۆ کوردستان، سەردانی ڕۆژاوای کوردستانیش بکەم. دەمەوێت شارە کوردیەکانی وەکو سلێمانی، هەولێر، قامیشلۆ و کۆبانێ بکەم بەدەستە خوشکی شارەکانی ئەڵمانیا. هەوڵی ئەوەیە لە ڕووی سیاسیەوە دیموکراسی ڕۆژ و نوێ لەم شارانە و لە ناوچەکەدا بەرەو پێش ببات و لە ڕوویابووریشەوە هاواهەنگی زیاتر بکرێت، هەروەها پەرە بەلایەنی سیاسی و کۆمەڵایەتی کوردستانیش بدات. جا لەمەش هەوڵ دەدات پەیوەندی بەهێز لە نێوان کورد و ئەوروپادا دروست بکات تاوەکو ناوی کوردستان لە ئەوروپا زیاتر بەرجەستە بێتەوە. خۆی دەڵێت تەنانەت لە بانگەشەی هەڵبژاردنەکانیشدا دەمگوت من لە دایکبووی ئەڵمانیا و گەورە بووی کوردستانم.